سەرەڕای نزمی پلەکانی گەرمە لە چەند ڕۆژی ڕابردوودا نزیکەی 120,000 سەیرانکەر و گەشتیار هاتوونەتە ناوچە گەشتیارەکانی دووکان و پێشبینی دەکرێت بۆ چەند ڕۆژی داهاتوو ئەو ڕێژەیە بەرزتر ببێتەوە. لە یەکەم ڕۆژەوە لە 21 سێوە تاوەکو ئەمڕۆکە 24 سێ هاتنی هاوڵاتی و گەشتیار کەوانەی سەردانی ناوچە گەشتیارەکانی ناو سنتەری دوکان و چواردەوریان کردووە بە نزیکەی 30,000 ئۆتۆمبیلە و نزیکەی 120,000 هاوڵاتی و گەشتیار کە هاتوونە ناوچەکەمان. لێرەوە زۆر سوپاسی هێزەکانی ناوخۆ بکەم و بە تایبەت کە لە ڕۆژانی نەورۆز و ڕۆژانی دواترە وجودیان هەبوو و جێدەستیان دیار بوو ئەوەی کە لە بەڕێز قایمقامەوە گوێبیست بووم تەنها یەک حاڵەتی ڕوودانی هاتووە هەبوو لە یەکەم ڕۆژە خۆشبەختانە هیچ ڕووداویشتر ڕووی نەداوە. ئەو هاوڵاتیانەی سەردانی ناوچە گەشتیارەکانی دوکانیان کردووە دەڵێن نەورۆزی ئەم ساڵ بۆ ئەوان جیاوازتر بووە چونکە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بەهۆی کۆڕۆناوە نەتواندراوە وەک پێویست هاوڵاتیان سەردانی ناوچە گەشتیارەکان بکەن. بەدەر لەوەی کە ساڵانی پێشوو کۆڕۆنا هەبوو نەمانتوانی وەکو ئەم ساڵ بەگەرم و گوڕی یادی بکەینەوە لەگەڵ ئەوەشا پێویستە ساڵانە یاد بکرێتەوە ئەم جیلە تازەیە بزانن کە بە نەهامەتیەکی زۆر گەیشتوین بەم ڕۆژە ئەتوانین ئێستا ئەوە بە ئازادی یادی بکەینەوە. ئێمە تەوان بە جۆش و خۆشێکی زۆر زیاترەوە لە ساڵەکانی پێشوو هاتوین هەرچەنە ئەبینین سەیرانکەر ئەم ساڵ لە چەو ساڵەکانی پێشووترا زۆر کەمە بەڵام لەبەری چەند ساڵێک کۆڕۆنا بوو نەمانتوانیەوە ئەم یادە بکەینەوە بە خۆشێکی زۆر زۆرەوە هاتوین بۆ سەیران. پێویستە گەشتیاران بە پاک و خاوێنی ئەم جێگایانە ڕابگرن چونکە ئەمە بەڕاستی خزمەتە بۆ خەڵکی کە ئەم کەپرانە هەیە. ساڵانە بەهۆی زۆری ژمارەی گەشتیار لە ناوچە گەشتیارەکانی دوکان لەلایەن قایمقامیەت و گەشت و گوزاری دوکانەوە چاودێری دەخرێتە سەر ناوچە گەشتیارەکان تاوەکو نرخی کەپر و شوێنە گەشتیارەکان بەرز نەکرێتەوە. توانە عومەر، کورسات نیوز، قەزای دوکان.